بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر تای خوێنبەربوون چەند ڕۆژێکە ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە بە تایبەت لە کەرکووکەوە بڵاو بۆتەوە بابزانین ئەم نەخۆشیە لە چیەوە ئەگوێزرێتەوە هۆکارەکانی توشبوون چیە بەداخەوە چەند کەسێک بوونەتە قوربانی گفتوگوی واکەی نیشانەکانی چیە چۆنە گوێزرێتەوە و هۆکارەکانی چییە بۆ لە کەرکووکەوە سەری هەڵداوە ئەم نەخۆشیە هەندێک گفتوگویم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بورانۆمەر شارەزا لە نەخۆشیە گوازراوەکان لە کەرکووکەوە لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان دکتۆر نەخۆشی تای خوێنبەربوون چییە چۆن بیناسینەوە؟ ئەم کاتان باش دیارە نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیەکی کوشندەیە و خۆ ترسناکە بەڵام ڕێکاری خۆپاراستن لەم نەخۆشیە ئاسانە ئەگەر بێت و هەموو هاوڵاتیەک پابند بێن بەو ڕێنمایانەی خۆپاراستن نەخۆشیە ئەگەری توشبوونی نامێنێ ئەم نەخۆشیە نەخۆشیێکی ڤایرۆسیە ڤایرۆسێکە لە ناوی نەیرۆڤایرۆسە کە یەکەم جار دەستنیشان کرا لە ساڵی 1944 لە ناوچەی قرم کە لە بینی رووسیا و تورکیا بوو دوای ئەوە ناویاننا ڤایرۆسی کریمیەن دوایی لە ساڵی 1956 لە کۆنگۆ لە ئەفریقیا دەستنیشان کرا ناوی ڤایرۆسەکە گۆڕا لە کریمیانەوە بۆ کریمیان کۆنگۆ ڤایرۆس دوای ئەوە بەڕاستی ئەو ڤایرۆسە دەست نیشان کە لە زۆر وڵات تا گەیشتە عێراق لە ساڵی 1970 لە نەخۆشخانەی ڕووک یەکەم حالەت کە ئافرەت هەبوو دەستنیشان کرا بەداخەوە ئەو ئافرەتە مرد و دوو کەسش دیکە لە ئەمریکایەکی پزیشکەوەی کە پەرستار بوو لە ساڵی 1970 لە هەڵەبجە یەکەم حالەت تۆمار کرا بەڵێ باشە دکتۆر ئەم حاڵەتی کە ئێستا سەری هەڵداوەتەوە لە 2025 و لە یەک دو هەفتەی ڕابردوودا لە کەرکووک ینی بۆ سەری هەڵداوەتەوە بۆ دروست بۆتەوە بڵێ خۆی بەڕاستی هۆکاری سەرەکی ئەم پەتایە ئەوەیەکەوە ئەم ڤایرۆسە بە ڕێگای گەنەوە ئەگواسرێتەوە بۆ ئاژەڵ لە ئاژەڵشەوە ئەگواسرێتەوە بۆ مرۆڤ جارواش هەیە برین لە ئەو گەنەیە ڕاستەوخۆ لە ئینەدا لە ئینسانەدات و مرۆڤەکە تووشەکە دیارە ئێمە کە دێنە ناو وەرزی بین بەهار مانگی دوو مانگی چوار و مانگی پێنج تۆزێک کە دنیا بەرەو گەرمی ئەڕوا ئەم گەنەیە گەشا کات و دەسەکە چالاکە بێ بۆ لە کەرکووک بەڕاستی خۆی ئەمای سەمە لە ساڵی 2023ەوە ڕێژەی توشبووان بەم نەخۆشیە لە عێراقا بە ئاستێکی بەرچاو بڵێن زیادی کرد لە 2023 نزیکەی 500 کەس توش بوو لە 2024 کەمتر و ئەم ساڵ سەدەستی پێکێشۆتە زیاتر لە 26 حالەت لە عێراق لەم ماوەیە کە هەشت پارێزگای گرۆتەوە نەک تەنانەت کەرکووک یعنی شتەکە پەیوەندی بە کەرکووکەوە خۆی نییە زیاتر ئەوی کاڵەی خۆی ئەم نەخۆشیەکی نیشتەجێی پێێن متەوەتن بە عەرەبی یعنی خۆی هەیە لە ناومانە وەکوتم لە ناو گەنەکەیە گەنەکە کە گەشا کات و مەجاڵی بێ بگاتە ئاژەڵەکە یان حیوانەکە تووشی ئەم نەخۆشیەکە باشە دکتۆر چۆن بیناسینەوە کە ئاژەڵێک نەخۆشە ئایا تەنابەبوونی گەنە بە پێسی ئاژەڵەکەەوە دەتوانین دەستنیشانی بکەینەوە بزانین یانەوەی نیشانەی چییە؟ خۆی ئەوەی کەوا ئەم بابەتەی تۆزێ خەتەرناک کردووە ترسناک کردو ئەوەیەکەوە ئەو ئاژەڵی کە ئەم نەخۆشیەی هەیە پێوەی دیار نییە یعنی هیچ نیشانەیەکی نییە لەوانەیە زۆر بە کەمی تایەکی کەمی هەبێ بۆیە سێرەکەی کە سەرێ بڕون و بڵین گۆشتەکە پاچپاچاکەین اینجا کە ئینسان تووشە بێ اینجا دەڵێن وڵی ئەمە ئەو هینە ئەمەی هەبووە بڵێن ئەو ئاژەڵە بە گۆشتەکەشەوە دیار نییە دکتۆر ئاژەڵ دکتۆر بە گۆشتەکەشەوە دیار نییە ڕەنگی گۆشتەکە بگۆڕێت تامی بۆنی شتێک نانا لە گۆشتەکەش دیار نییە بەڵام ئێستا ئەو ڕێنمایی کەوا ئێمە ئێستا پەیڕەوێکەین و لە کوردستانش هەمان ڕێنمایی هین کرا برین پەیڕۆکرا ئەوەیەکەوە هەر ئاژەڵێک پێش ئەوەی کەوا سەر بڕێ بە 12 ڕۆژ گەلگەژێر چاودێری بێت و پشکنی بۆ بکە بزانین گەنەی پێوەیە یان ئەگەر گەنەی پێوە بێ ئەو ئاژەڵە نابێت بە هیچ شێوەیە سەر بڕن تاکو
گرنگەنەکان بربڕەکەن و دوای ئەوە دوان ڕۆژەکە اینجا ئەتوانین ئەو ئاژەڵە سەربڕین وەکو پێوتی کێشەکە ئەوەیەکەوە ئاژەڵەکە پێوی دیار نییە و کە سەر شێبڕی هیچ نیشانەیەکی وان نییە لێنەکەیە بۆ چکم بڵین ئاژەڵەکە کە تووشە بێ بە کەمی تووشە بێ ینی بۆیە ناو ئەندامەکانی ئەو ئاژەڵە عینەن دیار نابێ بڵێ باشە دکتۆر ئەوەی کە 12 ڕۆژ پێشترە ماژەڵە کە ئامادە بکرێ بۆ سەربڕین 12 ڕۆژ لە ژێر چاودێریا پشکنینی بۆ بکرێ عملێکی قورس نییە ڕێژەی گۆشت لە بازاردا کەم ناکاتەوە تۆ 12 ڕۆژ پێشەوە بێ ماژەڵە ئامادە بکەی بۆ سەربڕین و پشکنینی بۆ بکەی و دیارە ڕاستە شتێکی قورسە بەڵام جاروا هەیە ینی بڵین باری ئەم نەخۆشیە وا پێویستەکە کەوا ئەوە هەبێ تا من ئەمریکا باسەکەم کوردستان خۆی ئەو ڕێنمایانەی پەیرە و کرد و بڵاوی کردەوە داوای کرد پابندبی پێی ئەمە ڕێنمایی ڕێکخراوی تەندروستی جیهانیە و لە زۆر وڵات کە ئەم پەتایە بەربڵاو بوو توانیان بەم ڕێگەیە بتوانن کۆنتترۆلیکەن کە 12 ڕۆژ بڵین ئاژەڵەکە دوورکرایەوە لە شوێنێک و بۆیکەوە ئامادەیکن بۆیکەوە سەری بڕن بڵێ باشە دکتۆر ڕەنگە وڵاتی نەتوانێت بڵێتتر دواز لە گۆشتێنم ینی گۆژ ناخۆم بەڵام چی بکە بۆی گۆشتەکە ئەگەر خوا نەخواستە ینی نەخۆشیەکەشی هەبوو بەڵام بتوانێ بە شێوازی کوڵان یا بە جۆری لێنانەکەی یان بەوە تێیپەڕێنێ ئەنی ڤایرۆسەکەی تێدا نەمێنێ ئەو شتی وا کرێ بڵێ بڵێ بەڵێ 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 زۆر وەکو سەرەتاوتم نەخۆشیەکە کوشندەیە تەواو بەڵام ئاسانە خۆمانی لێ پارێزین تەنانەت ئێمە گەرەکە یەکەم شت ئەو گۆشتەی کە ئیسێنین لە بازار لە دوکاندارێ بیسێنین کە مۆڵی تەندروستی هەیە باوەڕ پێکراوە و ئاژەڵەکەی لە کوشتارگای فەرمی لەناو بڵین لەوێ سەربڕیوە نەکارەمەکی و لەسەر جادە و لە کوڵان و ئەو ناوانە چکۆم هەر ئاژەڵێ لە کوشتارگای فەرمی سەری بڕین پێشەوە پزیشکی ڤێتەرنەری پشکنی بۆ کا بزانەیە کەوا گەنەی پێوە یاننا وەکوتمەگە گەنەی پێ بوو بە هیچ شێوەیەک نی ناکەن سەری نابڕن دوای ئەوە کە بڵین ئەو کەسەی کە لێی ئەسێنین گەرەکە خۆشی ئەو کەسە پابەت بێ بە ئەوەی کەوا کەرستەی خۆپارێزی خۆیی بین شخصی وەکو دەمامک و دەستکێش و چاوەرکەی پان و ملوانکە و بڵێن ئەمانەی لەبەر بێ بەروانکە بڵێ بڕوانکە لەبەر بێ اینجا بچینێ بسێن من بە شخصی بە هەموو کەسێک لێم چون هەر دوکانی گۆشتەکە خۆی پابەت نەبوو لی مەسێنن چکمەوە بێتە گومان لێکراو مۆریشی پێوە بێ گۆشتەکە دکتۆر ئەوێ مۆریشی پێوە بێ زۆر ئەوە قسەکەی جەناب زۆر تا ئەوە بنەمایەکی سەرەکیە یان ئیستا ئێمە سەر کەرکووک کە گۆشتەکە لە کوشتارگا سەرە بڕن یەک مۆر و دوو مۆری لێ نایەن تقریبان با بڵێن وا لێن بۆیکەوە لە دوورەوە دیار بێکەوە ئەم گۆشتە لە کوشتارگای فەرمی سەربراوە بێنە سەر هاوڵاتی کە گۆشتەکە سێنێ گەرەکە هەمان کات پێشەوەیکەوە هەڵیگرێ دەستکێشی لە دەست بێت و دەمامکی لە دەست بێت و چاوەکەشی لە چاو بێ تەنانەت کاکرانکۆ نەخۆشێکی لە خواروی عێراق توش بوو ئافرەتێک لەناو ماڵ گۆشتەکەی کە پارچە کرد پشکێکی خوێن چوە چایەوە ئەوە تووشی کرد ینی بزانە چەند نەخۆشەکە چەند خەتەرناکە گە بێت پابەت نەبی بۆیە من کە دێم ئەوەی زۆر گرنگ بوو دکتۆر ینی کەواتە بێ ماوە دەست لە گۆژ نەدەین بە هیچ شێوەیەک دەستمان بەر گۆژ نەکەوێت کاکڕان ئێمە وانالین ئێمە ئەلین دەرێگرە کە بزانین چۆن مامەڵەی تەندروست بکەین ئەگە گۆشتەکەیان ئەم کاتەیە ئەوش ئەوەیە کەوا ئێمە چی بکەین دەستکێشمان دەست بێت دەمامکمان لە دەم بێت و لەگەڵ چاوێرکە و دەستکێچێکی تۆزە درێژ نەکورد بۆیکەوە ینی بابلین بێت اینجا کەین گۆشتەکە پاچەکەین ینی بڵین ئەو شتامان ترس ناوی بە هیچ شێوەیەک بەڵام گۆشتەکە زۆر گرنگەکەوە ینی ئەو دقەی سەر بڕە ماملەی لەگەڵ نەکەین ینی بڵین ماوەی نی سەعاتێ زیاتر بۆ سەعاتێک لە دەرەوە بێت چونکەم بۆ ئەو وەختە خوێنی ئەو ئاژەڵە تۆزێ بەرەو تورشی ئەڕوات شۆری تورشش عادەتەن ڤایرۆس کوژەرە بۆ ڤایرۆس بەڵام لەگەڵ ئەوەشایە وەکوتم ئێمە گەرەکە ئاوها پابەند بین بەو شێوەیە ئەگەر هاتوو عینەن دەقەش عفو کاکران ئەگەر هاتین عینەن دەقەش ئێمە ئەو گۆشتەمان پاچە نەکرد و نەمان کرد گەشت
ناو سەلاجەکە هەڵێگرین گەرەکە لەناو کیسەیەکی تایبەت بێ جیاواز جایکەینەوە لەگەڵ سەوزە و شتەکانی دیکەی ناو سەلاجەکە بڵێ گۆشتەکە لەم ماوەیە مەحەزەکەین بکوڕێ زیاتر لەوەی کا ببرژێ چونکەم کوڵان بگەینە دەرەجەی 60 سیلێزی بەنیم سعات ئەو ڤایرۆسا کوژیە بگەینە 80 سیلێزی بە 5 دقای کوژیە بۆیە لەم ماوەیە گۆشتەکە زیاتر بکرێتە گۆشتی کوڵاو زیاتر لەوەی کەوا گۆشتی برژاو بڵێ گۆشتەکە زۆر باش بکوڵێنین دکتۆر ڕێک منیش مەبەستمەوە بوو ئەم ماوەیە نابێ بە بێ دەستکێش دەست لە گۆشت بدەین بە هیچ شێوەیەک ئەوێ دەستکێشمان لە دەسابێ وەکو تۆتی گۆشتی مۆرکرا و گۆشت لە شوێنێک کە زەمان بێ و مۆڵەتیە بێ و دکتۆر پرسیارێکی تر ڕەنگە ئێستا ئاژەڵێک کە تای خوێنبەربوونی هەیە هاوڵاتێکە ئەزانێ لاوازە بەڵام سەحە ئاگادار نەکاتەوە یعنی فڕی بدا ڕەنگە سەگی بەرەڵا بیخوا گۆشتەکەی ئایا ناگوێزرێتەوە بۆ ئەو لەویشەوە دیسان و جارێکی تر بێتەوە ناو کۆمەلگا ینی برین ئاژەڵی دیکە ئەو سەگە بخوا کە فرێدراوە مەستەوەی نە سەگەکە ئەو گۆشتە بخواکە توش بووە وا بڵین بەێ بڵێ ینی ئەو ئەگەر هەیە ئەو سەگەش توش بێ بڵێ ئەگەر هەیە ئەو سەگەش توش بێ بەڵام خۆی تۆ ئەمگەر کە شتێ بزانین ئەو کە ئاژەڵەکە ئەمرێ ینی ماوەی چەند سعاتێک وەکوتم خوێن شتەکەی تووشە بێت تاوەتی ڤایرۆسەکە ناوشی بێ ئەمرێ ینی نامێنێ لەبەر ئەوە ینی لەبەر ئەوە ئەگەری ئەوەی کەوا بڵین سەگێ بێ بە ئەو ئاژەڵە مرداوە کە فرێدراوە لە کوڵان ئەوە ئەگەرێکی کەمە بڵێ زۆر باشە دکتۆر نەخۆشیەکە بەرەو تەشەنەسەندنە یان بەرەو کۆنتترۆلکردنە بەتابێت لە کەرکک باسەکەی ئێمە بەرەو تەشە واللهی ئێمە بڵین چۆنە هەموو عێراق چونکەم پارەکە عینە لە کوردستانش تۆمارکرا هەموو عێراق ئەگەری هەیەکەوە ئەم نەخۆشیە تا ماوەی ئەم دوو مانگێک کە هەیە مانگی 5 و 6 لە تەشەنەکردنا بێ دوای ئەوە هێواشەوەش بە بڵین کەم بێتەوە چونکەم چالاکی گەنە لەم کاتانەیە زۆرە و ئەگەر بژبین ئێمە لە دوو هەفتەی ڕابردووە ئەو حالەتانەی کە تۆمارکە لە عێراقایە گەیشتە ینی 26 بڵام سەر 32 حالەت ئەگەر باڵە نەبم مانایەوەیکەوە حالەتەکان ڕۆژ بە ڕۆژ زیادەکە بڵێ دکتۆر سپاس دەکەم ڕێنمای یەک ماوە باسمان نەکرد بێ بتێ لێرە و بیگەێنی بە خەڵک بەڵێ ئەو شتێک وا زۆر زۆر گرنگەکەەوە ئێمە کاتی گۆشت پارچە پاچاکەین چقۆیەکی تایبەت تەختەیەکی تایبەت بەکاربێنین و ئەو تەختەیە چقۆیە دوایکەوە گۆشتەکەمان پارچە پارچە کردوکردمانە خواردن بە کلۆر بە فاس تاقیمی بکەین چکەم کلۆر و فاس کوشندەیە بۆ ئەو ڤایرۆسە یەک دووش ینی بەداخۆ ئێمە دوو کارمەند یەکێکی پەرستار و ئەوی دیکەش تەکنیشینی تەحلیلات بوو کە هەردووکیان تووشی ئەم نەخۆشیە بوون لەم کاتەیە زۆر گرنگەیە ئەوانەیەکەوە مامن لەگەڵ حیوانەکەن دکتۆری ڤێتەرنەری و پرستیار و دکتۆری مرۆڤ و لەگەڵ پەرستارەکان زۆر پابندن بەوەی کەواگەر نەخۆشێکی گومان دەکراوە هەبوو خۆیان باش بپارێزن بەو شێوەیەکەوە پێویستەکە دوو شتێک دیکەش ئەمێ بە خەڵکی ینی بڵین بە هاوڵاتیان تاکید لەوەکەمەوەکەوە هەموو پەتایە ئەم کاتە ترسی ئەوە نییەکەوا من تای خوێنبەربوونم هەیە چونکەم نیشانەکانی کاکە ڕانکۆ وەکو پەتایەکی ئاسایی لە سەرەتایی پێشەوەیکەوە پەڵە خوێنەکان پێیا بێ لە ناو پێستەکە بۆیە زۆر کە سوا زانێکەوە مەتەن لەوە نایە ئەم نەخۆشیی گرت بێ مادام من لەگەڵ ئاژەڵە پەیوەندیم نەبووە لەگەڵ گۆشتا پەیوەندی ڕاستە خۆم نەبووە بەبێەوەیکەوە پابەت بم بە کەرەستەی لەبەرکردنی کەرەستەی خۆپاراستنی تایبەت و گەنەم لە شوێنێک نەم کە گەنەی تیا هەیە وەکو کێڵگە و وەکو چەرمەسەرە ینی برین ئەو شوانێکەوە چەرمی تیا دروست دەکەن ترسی ئەوم نیە هەتا گە پەتاشم هەبێ بڵێ باشە دکتۆر بەڕاستی کۆتا پرسیار بەڵام دوو پرسیارم بۆ دروست بوو بە خێرای وەڵامان بیتەوە گەنە بەسەر جەستەی ئاژەڵەوە نیشێتەوە ئەگەر گەنە بەرجەستەی مرۆڤیش بکەوێ ئایا دەیگوازێتەوە بۆ مرۆڤەکە واشێ هەموو گەنەیەک هەڵگیرێن ڤایرۆسە بێ من پرسیاری یەکەمم وەڵامم بەرەوە یەک پرسیاری کەشمەوە بە کورد بەڵێ خۆی گەنە شەرت نییە هەموو گەنەیەک مەرج نییەکەوە ئەو ڤایرۆسی تیاابێ بەڵام ئەو گەنەی ڤایرۆسەکە هەڵەگرێ بەڕاستی تاکو 700 ڕۆژ لە ناو لەشی هێنێنێتەوە
400 ڕۆژی تایە چالاکە پێ بۆیکەوە ئینسان هینکە توش ئەگەر پێوەیدا بەڵێ زۆر حالات هەیە گەنەکە ڕاستەوخۆ لەسەر پێستی ئاژەڵک و مرۆڤەکە بووە و تووشی کردووە بۆیە ئێمە کە لە شوێنێک بووینە ئەگەری گەنەیتیا هەیە گەرەکە دوای کەینەوە پشکنی خۆوان بکەین یەکێ لەوانەگەر کە جلی ئێمە بەڵێ ینی ناشبێ بیکوژین گەنەکە بەدەست گەرەکە بە موکێشێک هەڵی گرین و دوایەوە بە مادەی کیمیایی بکوژێ بەڵێ باشە دکتۆر دواپرسیارم ئەوانەی کە گیانیان لە دەستدا بەداخەوە ڕوحێن شاد بێ گەنج بوون ئایا ینی تای خوێنبەربوون ئەوەندە مەترسیدارە کە هەر کەسێک توش بێ ئەگەر گەنجیش بێ ینی ڕەنگە بیباتە حاڵەتی هیلاکە گیان لە دەستدان هەرچەندە چارەسەریش هەیە مەرز نیە هەموو کەس بکوژێ بەڵێ خۆی ئەم نەخۆشیە ئەوانەی کەوا تووشە بن 130 بۆ 40 ئەگەری ئەویان هەیە کەوا بمرن کەواتەیانی ئەو ڕێژەیەکی زۆر بەرزە بەداخەوە دووش دیارە یعنی کە پابند نەبوون بە ڕێنمایەکانی خۆپاراستن یەکێکە لە هۆکارەکانی ئەمنە بەڵام لە هەمان کاتەیە گەرەکە بزانین کەوا ئەم نەخۆشیە خۆت و پارێزی زۆر ئاسانەکەوا توش نەبیت بڵێ زۆر بەڕێز دکتۆر بوران عومەر شارەزا لە نەخۆشیە گوازراوەکان سپاس دەکەم سپاس کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر نەخۆشی تای خوێنبەربوون بەیواوێ مولایەکان ساغ و سەلامەت بن خۆتان بە دوور بگرن لە گۆشت دەست لە گۆژمەیان بەبێ دەستکێش بەیواوێ هەمولایەکان پارێزراو بن خۆشەویستان یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەن و کاتێک خۆش ماڵتان ناوەدەن.